ئالان قەرەداخین و سەریکی لەو کتێبانە بووم کە بە خۆشحاڵی ئەم ساڵ بۆیەکی لە کتێبە براوەکانی پرۆژەی دەستگای ڕەوەنگە کە کتێبەکەم باز لە کێشەوگرفتەکانی گەنجەکە لە قۆناغێکی زۆر هەستە کە قۆناغی زانکۆ پەیمانگاکانە. ئەوەی کە من زیاتر جەختم لەسەر کردوتەوە هەر لە ناونیشانی کتێبەکە ئەگەر دەست پێ بکەم، کتێبەکە باز لە ئەزمموی کۆمەڵی خوێنکارێکە هەم لەگەڵ هاوڕەکانیان هەم لەگەڵ مامۆستاکانێکە خوێنکاران بە کۆمەڵی کێشەوگرفتا تێپەڕێون، کۆمەڵی شت کە کاتی خۆی پیان ڕاست بووە کردویانە هەڵا بۆ دوایە بە بۆیان دەرکەوتۆ کە ڕاستیەکەی چییە ڕاستیان کردوتەوە. ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لەم کتێبەوە بۆ کەسانی تر دەرکەی ئەوەیە کە ئەمانەیە کتێب بێتە وەکو ڕێبەریەکی لێبێت تاو هەڵە و گرفتانی کە ئێمە تووشی بوون کەسانی دوای خۆمان تووشی نەبن. ئەوەی کە زیاتر جەختم لەسەر کردووە لە کتێبەکە باسکردنە لە بیرکردنەوە، چونکە زۆربەی کێشەکانەوەی کە لەبەرەوەی ڕاپرسیەکەم ئەنجامدا کاتی خۆی لە زانکۆی هەڵەبجە و کاتە مەرحەلە دوو بووم بە پێ ڕاپرسیە بۆم دەرکەوت زۆربەی کێشەکان کێشە لە بیرکردنەوە هەیە، بیرکردنەوەی تاک کە خۆی چۆن بیرەکات و چۆن هەڵە تێڕوانینی هەیە بۆ ڕووداوەکان ئەمە شەواکە کە زۆربەی کێشەکانی بۆ دروست بێ، بۆ یەکەمێ توانیمان بیرکردنەوەکانمان چارەسەر بکەین لە نەرێنیە و بیگۆڕین بۆ ئەرێنی ئەو کاتوانین زۆربەی کێشەکان چارەسەرکەین. و یەکێ لەو ڕێگانی تر کە بیرم لێ کردم کتێبە بنووسم ئەوە بکە لە کوردستانە کتێبمان لەم جۆرە کەمە کە بابەتی گەشەپێدانی مرۆیی بێت و نووسەرەکە خۆی کورد بێ. ئەو کتێبانە کە هەمانە زۆربەی نووسەرەکان یا عەرەبن یا ئینگلیزن، بۆ نمونە تۆنی بوزانیان، دکتۆر ئیبراهیم فاقییان، تۆنی ڕۆبیانس پێم وابێیان کۆمەڵە نووسەرن. ئەوەی کە من بیرم لێ کردووە خۆمان هەوڵدەی ئەم نووسینانەمان هەبێت لەبەرەوەی کە ئەوانەی کە ئەوان نووسیوانە لە ژینگەیەکان نووسیوانە تا ڕادێک جیاوازە لە ژینگەی ئێمە، بۆیە ئێمە لە ناو ژینگەی خۆمانە ئەم نووسینانەمان پێشکەش کردووە تا ڕادێک ئەتوانم بڵێم زیاتر کاریگەری زیاتر ئەبێت، لەبەرەوەی کە من ئەم نووسینە کە نووسیمە لە زانکۆی خۆمان نووسیمە کۆمەڵی کێشا بۆ ڕووداوەکان کە باسم کردو هەمووی ڕاستی بۆ ڕووی داوە و دواتر چارەسەرەکەیمان باس کردووە. کتێبەکەم پێکاتووە لە چوار بەش دامڕشتووە. لە بەشی یەکەمە باسی کۆمەڵی کێشە و گرفت ئەەکەم کە تەلەبەی زانکۆ تووشی ئەبێ، لەبەرەوەی وەکوتم قۆناغێکی زۆر هەستیارە و بەنسبەت کۆمەڵی تەلەبەوە قۆناغێکی زۆر کاریگەرە، لەبەرەوەی کۆمەڵی تەلەبە لە کە ئەچێتە قۆناغ هەست بە کەم و کوڕێک هەست بە نەقسەیە کات، لەبەرەوەی تەلەبەی کۆمەڵی مەکتەبی تر لە زانکۆیە کە گرن هەنێکیان لە ڕووی ئاسی زمان و ئاسیان باشتر، هەنێکیان لە ڕوویەکی تر و ئاسیان باشتر، ئەم هەست بە نەقسەیەکە لە خۆیان هەست بە کەم و کوڕەیەکە، بۆیە هەوڵەدا ئەو نەقسە بە شتێکی تر پڕ بکات و ئەو شتێک کە پێی پڕەکات و زۆر جار هاڵەیە زۆر جار بیرکردنەوەی خۆی وا لە خۆیەکە کە هەست بە کەمی بکات بە چاو خوێنکارانی هاوڕێیە، لەبەرەوە هەوڵی پەرچەکردارەدات بە شێوەیە کە خۆی ڕێک کاتۆ لەگەڵ ئەوانە. ئەوەی کە باسم کردووە لە بەشی یەکەمە ئەوەیە کە کۆمەڵی کێشە و گرفتە هەر کێشە و گرفتێک هۆکارەکەی و چارەسەر و ناسانەکەیەتی. لە بەشی دووەمە بە تەفاسیلی باسی بیرکردنەوەمان کردووە کە بیرکردنەوە چیە، مێشکی ئینسان چۆن ئیشەکە، دوو بەشەکەی بیرکردنەوە کە ئاگایی و نائاگایی. ئەوەی کە زیاتر جەختم لەسەر کردوتەوە بەشی نائاگاییە کە بەرپرسیارە لە زۆربەی ئیشەکانی ڕۆژانەوە، یعنی 90% ئینسان کە ئاراستاکرێ بەشی نائاگایی ئاراستەیەەکە. لە بەشی سێمە باسی ئەومان کردو چۆن بیرکردنەوەکانمان بە کۆمەڵی تەکنیک بگۆڕین لە نەرێنیەوە بۆ ئەرێنی. بۆ نمونەیەکی لەو تەکنیکانە تەکنیکی NLP کە باسم کردووە چۆن بتوانین مێشکمان پرۆگرام بکەین بەو شێوەیە کە خۆمان ئەمانەوێ، یان کۆمەڵی تەکنیکی سادە چۆن بتوانین لە زۆربەی کاتێک کە هەڵچوونمان هەیە زاڵ بین بەسەر خۆمانە. لە بەشی چوارەمان باسی ئەومان کردووە بە گشتی کە پوختەی هەر سێ بەشەکەی چۆن بتوانین بینە کەسێکی نمونەی لە زانکۆ، بتوانین ئەوەی کە لەسەر ئێمە بتوانین ئاسی زانکۆکەمان بەرزکەین، عین بە چ شتێک کە بە ئێمە ئەکرێ، بۆ نمونە چالاکی بێ لە ناو زانکۆ، بۆ نمونە کۆمەڵێ شت بێ، کۆمەڵی هەڵسوکەوت بێ لەگەڵ تەلەبەکان، یعنی چۆن بتوانین گروپێک دروست بکەین لە ناو خۆمانە کە هەم ئاسی زانکۆ بەرز بکەینەوە هەم تەلەبەیەکی نمونەیەمان لێ دەربچێت. و جێ خۆشحاڵیم بوو کە ئەم کتێبم بۆ یەکێ لە کتێبەکانی ئەم پرۆژەیە کە یەکەم ئەزمموی نووسینم بوو لە بواری گەشەپێدانی مرۆیی و دەستخۆشی لە دەستگای ڕەوەنگاکەم کە ئەم پرۆژەیان ڕێخست دەست پێشخەرێکی زۆر جوان لەم کاتە، لەبەرەوەی کە ئێستا خۆتان نەزانن وەزعەکە وای لێ هاتووە هەموو هەم لە ڕاگەاندن هەم تۆڕی کۆمەڵایەتی هەموو شتێک هەواڵی ناخۆش هەواڵی نەرێنیتە، بۆیە لەم کاتە دەستگرتنی گەنجان بۆ ئەم جۆرە پرۆژان و بۆ ئەم چالاکیانە دەست پێشخەرێکی زۆر گەورەیە و بۆ من زۆر تەشجیعی کردم، وای لێ کردم لە نووسین بەردەوام بم و ئەوەی کە پێمە زیاتر کە پێشتر بە شێوەی تر بڵاوم کردوت و زۆر بە شێوەی کورتە بابەتەمانە بڵاوم کردوتەوە بیکەم بە نووسین و بتوانم سوودێک هەم بە خۆم هەم بە کۆمەلگا بگەێنم. و ئاماژگاریم بۆ گەنجانی تریش ئەوەیە کە بتوانین لەم جۆرە پرۆژانە بەشداریکەن، چونکە زۆر شتیان لەسەر ئەکەوێت جگە لەوەی کە لەلایەنی معنەویەوە زۆر هان ئەدرێن، کۆمەڵی شتیان لەسەر ئەکەوێت، بۆ نمونە چاپکردنی کتێب، دیزاینیان، کۆمەڵی شت کە دەستگاکە هاوکاریانەکە هەم لەو ڕێگەوە توانن خۆشیان بناسێنن بە خوێنەران. و جارێکی سوپاسی دەستگای ڕەوەنگاکەم، سوپاسی ئەم ماندوونە ناساناکەم کە بەم پرۆژەوە خەریک بوون و سوپاسی وەشەکەم.